خوا سڵاوتان لەبێ هاوڕانی عەزیز. ئەمڕۆ ڕۆژێکی ناخۆشە لەبەرەوەی مرۆڤێکی کورد مرۆڤێکی ئازادی خواز تیا شەهید دەبێ دەستێکی ڕەش زۆر گرنگە مرۆڤ دەستێکی خراپ لەگەڵ دەستێکی پاک جا بکاتەوە کە ئەمە گرفتی ئێستای باشووری کوردستانە. ئێستا خەڵکی باشوور نەیتوانیوە دەستی ڕەشی خەڵکی جاش، خەڵکی خیانەتکار، خەڵکێک کە ڕقی لە ئازادی، خەڵکێک کە پێی ناخۆشە مرۆڤی ئازادی خواز گەشە بکات لە وڵاتەیە، خەڵکێک کە یان با بڵێن حیزبی و دەسەڵاتێک کە هیچ ڕەنگێکی تری قبوڵ نییە غەیری ڕەنگی خۆی و هەر کەسێک وەک ئەو بیری نەکردەوە پێی وایە هەڵەی بێ تەصفیە بکرێ و لە ناو بگرێ. یەکێ لەوانە مرۆڤێکەکە چۆن مامۆستا سەردەشت عوسمان شەهید بوو ئەمیش بەو دەردا کە هەندێک قسەی حەقی وت لەسەر وتنی حەق لەسەر ماف شەهید دەکرێت. ئەمڕۆ ڕۆژێکی ناخۆشە بۆ هەموومان، بۆ هەموو مرۆڤێکی ئازادی خواز. دەکەین بفەرمێت بۆ راپۆرتێک دەربارەی پارێزەرانی ئەمریکا لەسەر مامۆستا جیهان فەرموکات. راپۆرتی محامیەکانی مامۆستا جیهان لە ئەمریکا دەقی راپۆرتی پارێزەرانی سندوقی قوربانیەکانی کورد سەبارەت بە دۆسیەی تیرۆرکردنی مامۆستا جیهان تەها لە دادگای فیدراڵی واشنگتن دیسی لە ئەمریکا بۆ یەکەم جار لە مێژوودا سەرسەرهێنەرانە و دەکاریە ترسناکەکانی پیلانی تاوانکاری بارزانی بۆ پێشەلکاریە گەورەکانی مافەکانی مرۆڤ لە چەندین ساڵە بەردەوام و بە سوتاندنی ژنێکی کوردیشەوە بە تەواوی و بە ئاشکرا لەژێر ڕۆژنایی دادپەروەریدا ئاشکرا دەکرێت. ئەو گەندەڵی و بێیاساییە کە بە قوڵاییەکی زۆر لە ڕژێمی بارزاندا ڕۆچووە لە دادگای فیدراڵی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە واشنگتنی پایتەخت لە تەنیشت هۆڵەکانی کۆنگرێسی ئەمریکا ئاشکرا دەکرێت کە بە وریاییەوە چاودێری دەکەن و سندوقی قوربانیانی کورد ئامادەیە بۆ سەرماندنی کەیسەکە بە بەڵگەی تێکشکێنەر، ڕاستی وێرانکەر و شایەت حاڵی ناوخۆیی و سەرسوورهێنەر. بەرتیل و تۆقاندنی ڕژێمی بارزانی ناتوانێت ڕێگری بکات لەوەی ئەم بەڵگەنامە ترسناکانە پێشکەش بە دادگای ئەمریکا و خەڵکی جیهان بکرێت. ئەمە یەکەم جارە ئەم هەزاران پێشەلکاریە مافەکانی مرۆڤ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە وردەکاریەکی ناوازەوە بۆ خەڵکی ئەمریکا و سیاسەتمەدارانی واشنگتن دیسی و ئەندامانی کۆنگرێس و میدیا جیهانیەکان ئاشکرا بکرێت. هەروەها پێدەچێت ئەم ڕاستیە ئاشکرا نەکراوە ببێتە هۆی لێکۆڵینەوەی کۆنگرێسی ئەمریکا کە چاودێری ئەم کەیسە دەکەن. کۆنگرێس ناتوانێت چاوپۆشی لە هیچ تاوانێکی مافی مرۆڤ بکات، بە تایبەتی کە برینداربوون یاخود مردن دەگرێتەوە. سەش داوا لە کاک یادومان دەکەین بفەرمێت بۆ ژیاننامەی مامۆستا جیهان تەها. شەهیدی هەقبێژ مامۆستا جیهان تەها لە ساڵی 1970 لە شاری هەولێر لە خێزانێکی مام ناوەند لەدایک بووە. تەواوی قۆناغەکانی خوێندنی لەو شارە تەواو کردووە و پەیمانگای هونەرە جوانەکان و پاشانیش زانکۆی سەلاحەدین کۆلێژی هونەرە جوانەکان بەشی سینەمای تەواو کردووە. لە ماوەی خوێندنی وەکو خوێندکاری زانکۆ و پەیمانگان دایانکاری هونەری ئەنجامداوە و لە هەر تەمەنێکی زۆوە دەستی بە کارکردن کردو و سەرەتای کارکردنی وەکو پێشکەشکاری بەرنامەی هۆشیاری فکری لە ڕادیۆ دەبێت لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی هەولێر بە ناوی لایف ئەگاپی. نزیکەی 8 ساڵ لە کارکردن لەو دەستگایە بەردەوام دەبێت و لەو ماوەیەشدا شارەزایەکی تەواو پەیدا دەکات لە ئامادەکردنی بەرنامەی ڕادیۆیی و مۆنتێری و تۆمارکردنی دەنگ لە زمانی عەرەبیدا. شارەزایەکی باشی هەبوو بۆ هۆیەشەوە کاری وەرگێڕانی کردووە. جیهان ژنێکی هۆشیار و خاوەن هەزر و بیرێکی دەوڵەمەند بوو. لەو ڕوانگەیەشەوە دەیان کۆڕ و سیمیناری بۆ کچان و ژنان و وڵاتەکەی لە خوێندرگاکاندا گرتوخانەکاندا ئەنجام داوە. هەمیشە هانیان داوە بخن و خەون و هیوا و ئاواتەکانیان بەدی بهێنن. سەرڕای هەموو ئەمانە جیهان ژنێکی قسەزان و زمان پاراو بوو. توانایەکی باشی لە نووسین و لە ئەدەبیاتی شعر و پەخشان و چیرۆکدا هەبوو. خاوەنی نامیلکەیە کە بە ناونیشانی خۆشەویستی لە خوداوە فێر بە. هەروەها دایان نووسینی تری کە بە چاپ نەکراون لە ساڵی 2017دا هاوسەرگیری دەکات و خاوەنی 2 کوڕ دەبێت بە ناوی باران و بیرهان. لە دوای هاوسەرگیری بەردەوام دەبێت لە کارکردن و وەکو مامۆستای هونەر لە قوتابخانە و خوێندنگەکانی شاری هەولێر وانە دەڵێتەوە. لە کاک سادر سەلیم دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتاری بنەماڵە. سپاس.
پەیامی خانەوادەی شەهیدی حەقبێش مامۆستا جیهان تەها لە یەکەم ساڵیادی تیرۆرکردنیدا ساڵێک تێدەپەڕێت بەسەر یەکێک لە قێزەوەترین و دڕندانەترین تاوان لە مێژووی کورد و مێژووی مرۆڤایەتیدا، ئەویش سوتاندن و ئاگرتێبەردان و تیرۆرکردنی مامۆستا جیهان تەهای خەڵکی شاری هەولێرە لە کوردستانی عێراق لەلایەن دەسەڵاتدارانی کورد. هەر لە سەرەتاوە دەسەڵاتی کوردی هاوشێوەی تاوان و تیرۆرکردنی ساڵانی ڕابردوویان هەوڵی شێواندن و بەلاڕێدابردن و شاردنەوەی تاوانەکەیان دەدا لە چاوی خەڵک و میدیا، هەوڵیان دەدا ژێر بە ژێر لەگەڵ نەماڵەکەمان وەک ڕووداوێکی هاتوچۆی ئاسایی کۆنتڕۆڵی بکەن و تێبپەڕێت. بەڵام خۆشبەختانە بە هەوڵی خەڵکی بە شەڕەفی کوردستان و ئازادی خوازان و خەمخۆران بەهۆی هەبوونی ئەزمموی شارەزاییەکی زۆر لەگەڵ تاوان و تیرۆرەکانی دەسەڵاتی خۆماڵی، هەر زوو سیناریۆی ئەم تاوانە قێزەوە نەپوچەڵکرایەوە. تیرۆرکردنی مامۆستا جیهان تەها لە کاتێکدا بوو کە خۆپیشاندان و ناڕەزایی چینی مامۆستایان و وانەبێژانی کوردستان زۆربەی شار و شارۆچکەکانی گرتبووە و مامۆستا جیهانیش وەک نوێنەری وانەبێژانی هەولێر بەشداری چەندین چالاکی خۆپیشاندان دەکات و لە سێ چاوپێکەوتنی میدیاییدا دەردەکەوێت کە ڕخنەی تون لە دەسەڵاتی کورد و وەزارەتی پەروەردە دەگرێت و بەبوو کاڵە بەکارهاتوو بێدەسەڵات ناویان دەبات، داوا دەکات دەست لە کار بکێشنەوە و پاشان بەرگری لە مافی وانەبێژ و مامۆستایان و هاوکات مافی گەنجەکان و خەڵکی فەقیر و هەژاری وڵاتەکەی دەکات. هەر وەک خۆی دەڵێت دەبا منیش هەندێ بە ئازادانە قسە بکەم و داوای مافی خۆم بکەم، داوای مافی گەنج بکەم، داوای مافی فەقیر و هەژار بکەم. لە دوای شەهیدکردنی مامۆستا جیهان کە 4 مانگ بوو لە سنووری سلێمانی خۆپیشاندان بوو کە مامۆستایان و وانەبێژان ناسنە هۆڵەکانی خوێندنەوە و بێدەنگی دەست بەسەر شاری سلێمانی هەولێردا دەگرێت و مامۆستایان و وانەبێژان لە چالاکی خۆپیشاندان دەوەستێنێت بە ناچاری دەستنەوە هۆڵەکانی خوێندن و وانەوتنەوە. پارچە شەحرێک بۆ گیانی مامۆستا جیهان. بۆ خۆت بن و پشوو بدا ئەو جیهانەی تۆی تیابووی هەرگیز مافی تێدا نەبوو، ئەو جیهانەی تۆ تێیدا پەروەردە بووی دەنگی ئازادی تێدا کەم بوو، ئەوەی وەک تۆ لەم جیهانە ڕاستی بڵێت و حەق بێژ بێت جێگای ویتیا نابێتەوە. چارەنووسی تیرۆرە لەم هەرێمە جیهانی وەک تۆمان گەلێک زۆرن، بەڵام بەداخەوە لەبەر هەڕەشە و چاورێ سوورکردنەوە بێدەنگن و نوقەیان لە دەم دەرنایە. بن و مامۆستا گیان پشوو بدا خەمت نەبێ تۆ نەمردووی، تۆ هەمیشە هەر زیندوی ڕۆژێک دادێ خەڵک چیتر بێدەنگ نابێت لە سەرانسەری ئەم وڵاتە. لە هەموو شوێنێک مامۆستا جیهانەکان سەر دەردێنن، هەمویان بەیەکەوە سرودی ئازادی دەڵێنەوە. جابۆیە ئێمەش دەڵێن شەهید نامرێت. دەستخۆش. سوتاندن و تیرۆرکردنی شەهید مامۆستا جیهان تەها لە 26 دەی 2023 تاوانێکی قێزەونە لەلایەن بنەماڵەی بارزانی و بە فەرمانی ئەو کەسانی کە لە ژێر دەسەڵاتی بنەماڵەی بارزانیان هەستان بە سوتاندن و تیرۆرکردنی مامۆستا جیهان تەها لە ناوچەی بارزان کە لە ژێر کۆنتڕۆڵی بنەماڵەی بارزاندایە و ئەمە تاوانێکی هێندە قێزەونە زوو بێریا درەنگ دەبێت باچی ئەو کارە قێزنەوان بدەن. من لێرەوە دەنگی ناڕزایی خۆمەخەمە پاڵ هەموو دەنگی ئازادی خوازانی کوردستان و بەردەوام ئەبین لە پێناو وشارکردنەوەی میلەتی کورد و دەنگی ئازادانە. زوو بێت یا درەنگ پێویستە باجی ئەو کارە قێزەنەوەی خۆیان بدەن. بووینەوە بۆ ژیانی پەروەردەکار شەهید جیهان تەها بە بۆنەی ساڕۆژی تیرۆرە دڵتەزێنەکەیەوە ئێمە وەک چالاکوانی نانی سەر بەداکۆک یەکگرتوو بووین بۆ بەرزکردنەوەی دەنگی خۆمان لە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بە بەرپرسیاریان دەزانین لەو تونند و تیژێنەی کە لە دژی چالاکوانان و ڕۆشنبیران و مامۆستایان ئەنجامدراون، بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە بکوژی مامۆستا جیهان تەهایە. ئەمان جێگرتبوونەوەکەمان تشی خستنە سەر و پێویستی و ڕەخنەگرانەیە بۆ دادپەروەری و لێپرسینەوە. سەرنجڕاکێشان بۆ کەشوهەوای ترسکە لەلایەن ئیدانە سیاسیانەوە دروستکراوە. داوامان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەوەیە دان بەو سەرکوتن سەرکردانان دابنێن کە ڕووبڕووی ئەو کەسانە دەبنەوە کە خەبات بۆ ئازادی و دادپەروەری لە کوردستان دەکەن. بەڵێنمان داوە کە درێژە بە میراتی جیهان تەها بدەین بە داخۆکردن لە داهاتوویەک کە دوور لە تونند و تیژی و نایەکسانی بێت. لێرە شەوە ئەڵێم ڕۆحی پاکت شاد شەهیدی حەقبێژ، سەری ڕێز و نەوازش بۆ بنەماڵی مامۆستا جیهان تەها. ئەستان خۆش بێت. زۆر سوپاس.